سی ڕێکخراوی مافی مرۆڤ لە ئێران و وڵاتانی دیکە لە بەیاننامەیەکدا بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن نووسیویانەکە دەیانەوێت چیرۆکەکان، دەنگەکان و ئەزموونەکانی ژنان و کەمینە ڕەگەزیەکان، کەسانی خاوەن جیاوازی ڕەگەزی کە لە سیستمە یاساییە ڕەگەزپەرستەکان، چینایەتی و باوکسالارەکان لەسەر تاسەری جیهاندا لە پشت شیشەکانی زیندان گیریان خواردووە بە فەرمی بناستن و بخەنە باری سەرنجەوە. لەم بەیاننامەدا هاتووە خەبات بۆ مافەکانی ژنان، پاراستنی مافەکانی تۆمەتباران، تاوانباران و حکمدراوانیش لە خۆ دەگرێت، چونکە ئەوان قوربانیانی جیاوازیەکانن لە سیستمە سەرکوتکارەکان لە سەر تاسەری جیهاندا. واژۆکەرانی بەیاننامەکە جەختیان کردوەتەوە کە لە دۆخی ئێستەدا کە هێرشیان بۆ سەر مافەکانی ژنان و کەمینە ڕەگەزیەکان بەردەوامە، زیاتر لە هەر کاتێکی دیکە گرینگە کە لەم خەباتەدا یەکگرتوو بێننەوە. لە بەشێکی دیکەیان بەیاننامەدا سەبارەت بە سزای لە سێدارەدان هاتووە کە ئەم سزایە بە شێوەیەکی نادات پەروەرانە، سەرەڕۆیانە و نامرۆڤانە جێبەجێ دەکرێت. ئەوان وتویانە ئێمە لە هەوڵەکانی ڕێکخەران، چالاکان و ڕزگار بوونێک کە لە سەرتاسەری جیهاندا بێماندوو بوون بۆ هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان خەبات دەکەن ڕێز دەگرین. ساڵی ڕابردوو کۆمیتەی ڕاستیدۆزی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی ژن لە بەیاننامەیەکدا سەرکوتی خۆپیشاندانە ئاشتی خوازەکان و جیاوازی دانانی ڕەگەزی لە ئێراندا مەحکوم کردبوو. ئەم کۆمیتەیە وێڕای پێداچوونەوە بە حاڵەتەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ وەک کوشتن، ئیعدامی دەرەوەی دادگا، ئەشکەنجە و دەستدرێژی وتبووی کە ئەم کردەوانە بەشێکن لە هێرشێکی بەرفراوان و ڕێکخراو بۆ سەر جەماوەری خەڵکی مەدەنی، بە تایبەت ژنان و کچان کە نمونەی تاوانی دژە مرۆڤایەتیە. ڕۆژی پێنجشەمە 16 ڕەشەمە لە بەرەبەرەی ڕۆژی جیهانی ژندا هێزی ئینتیزامی سنا سێ چالاکی ژن بە ناوەکانی سورەیا خدری، سیمینی چایەکی و بەهاری زەنگیبەندی بانگهێش کرد و لەوان بەڵێنی نەبەشداریکردن لە هەر جۆرە کۆبوونەوەیان ڕێوڕسمێکی پەیوەست بە ڕۆژی جیهانی ژن وەرگر. بە پێی ئەم راپۆرتە ژمارەیەکی تری چالاکانی مەدەنی ژن و پیا و بانگهێشتی ئەم دەستگا ئەمنیە کراون کە ناسنامەیان ڕانەگەیەندراوە. سورەیا خدری، سیمینی چایەکی و بەهاری زەنگیبەند بەهۆی چالاکیەکانیانەوە پێشینەی بەرکەوتەی دادوەری و ئەمنیان هەبووە.